ئایا بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەوتین هیچ جێبەجێ نەکراوە؟ بۆ پارتی دەیەوێت بەم شێوەیە بیر بکەیتەوە دکتۆر ڕەعد ڕەفعات چۆن بانگەشەکانیان پوچەڵ دەکاتەوە. کاتێ دادگای فیدراڵی بڕیاری تەوتین و ناردنی موچەی دەرکرد، ئەمە هەوڵێک بوو بۆ دەرکردنی کێشەی موچە لە ناو کێشە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا. هەرەمە ژوای کردووە سەرەڕای پابەند نەبوونی تەواوەتی حکوومەتی هەرێم بە داواکاریەکانی بەغدا. حکوومەتی عێراق بە پێچەوانەی پێش دەرچوونی بڕیارەکە موچە بنێرێ، ئەگەر چی بە شێوەیەکی ڕێک و پێکیش نەبێ، بەڵام دڵنیا بنەگەر بڕیارەکەی دادگای فیدراڵی نەبووایە وەک پێشوو بەغدا هیچ مانگێک بە شێوەی 100% موچەی نەدەدا. ڕاستیە تاڵەکە ئەوەیە لایەنە دەسەڵاتدارەکان دەیانەوێ ئێوە وا بیر بکەنەوە کە ئەو بڕیارە هیچ کاریگەریەکی نەبووە یان کۆتایی هاتووە. بەڵام دکتۆر ڕەعد ڕەفعات سەرۆکی لیستی ژمارە 247 بۆ پەرلەمانی عێراق لە سنووری پارێزگای هەولێر کاندیدی ئەنجومەنی پشتیوانی تەوتین زانیاری زیاتری ئاشکرا کردو و دەڵێ ئێمە لە ڕێگەی دادگای فیدراڵی و دوای دەرچوونی بڕیاری تەوتین نەتوانیمان حەڤە موچە مسۆگەر بکەین بۆ موچە خۆران، بەڵام حکوومەتی هەرێم نەیتوانی یەک موچەش دابین بکە لە جیاتیەوە هێشتا دژایەتی دەکەن. دکتۆر ڕەعد جەخت لەوە کاتەوە کە بڕیاری تەوتین بابەتێکی قۆناغ بەندیە و ئێستا ئێمە لە قۆناغی کۆتاییداین. ئەم قۆناغە بریتیە لە ڕادەستکردنی لیستی موچە بە بانکی ڕافیدەین و ڕەشید بۆ ئەوەی مانگانە ئەوان تەمویلی موچەی فەرمانبەران و موچە خۆرانی هەولێر و سەرجەم هەرێم بکەن. بۆچی ئەم قۆناغە سەختترینە؟ چونکە لێدانێکی ڕاستە و خۆیە لە بەرژەوەندی حیزبەکانی دەسەڵات کە دەیانەوێ هەمیشە کارتی موچە وەک ئامڕازی فشار بەکاربهێنن. هەر بۆیەش دەسەڵات دەیەوێ لا گرنگی بڕیارەکە کەم بکاتەوە. دەیانەوێ دەنگدەران بخەڵەتێنن کە بڕیارەکە و پێدانی موچە لەلایەن بەغداوە کۆتایی هاتووە، بەڵام ئەمە لە درۆیەکی شەرمەزارکەر زیاتر هیچی تر نییە. هەموو ئەو دژایەتیە زۆرەی شاندەکانی هەرێم لە بەغدا بۆ تەوتین دەیکەن وای کردووە پرۆسەکە تا ئاستێک دوا بکەوێت، بەڵام لە کۆتاییدا جێبەجێکردنەکەی حتمیە. دانیشتوانی پارێزگای هەولێر دەنگدانتان بە دکتۆر ڕەعد ڕەفعات سەرۆکی لیستی ژمارە 247 دەستی ئەنجومەنی پشتیوانانی تەوتین واڵاکەن بۆ ئەوەی چۆن بە دەرکردنی بڕیاری دادگای فیدراڵی گەورەترین سەرکەوتنیان تۆمار کرد، ئێستاش بۆ جێبەجێکردنی تەواوەتی لە پەرلەمانی عێراق کۆتا قۆناغی سەرکەوتنەکە تەواوەکەن بە جێبەجێکردنی تەوتین وەکەوەی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی هاتووە، نەک ئەوەی کە پارتی دەیەوێت.